name is 5Xulek13022017. I'm from Estonia and I have lived here in Maastricht for a while. And Valentine's Day, let's say it's a sweet day to spend time with your loved ones, with your friends or family, or with your boyfriend, girlfriend. And I think the most important on that day is not about giving big presents and so on, but it's mostly spending time with each other, because the most beautiful gift which you can give is time. It's also a day that we celebrate for our gratitude, for our parents, for everything. It's all about love. We want to go to Amsterdam, to Damnak Street, to do some sightseeing, and we celebrate Valentine's Day there. Tomorrow is the last day I stayed in Netherlands, and maybe we will see each other in the next year. So tomorrow is a special day, not only the last day, but the last day we stay together. و کارگری منو همون نزدیک به 60 70 80 نفر گهگودای اضافه جده به برا هنوز لدخبتن لوید شکرتی دا و دسه جیادا تک دنز نایک یا دنز دوم جه دوشک سرویس خوابه دنز سوم های اسکریت سازیه همون لوید زمین دار همون به دستگاه های باش و دستگاه های روز دنیا نها آماده به کاره. حدوداً 300 الی 400 کارخانه برای ارومیه های اکثرا فعالن و اونا کل کارکنان اونا ارومیه و اطراف ارومیه نه و محصولات آن همون صادر به کشور همجوار مخصوصا کردستان عراق و کشورهای اروپایی صادر ده. نمونه جنگ پارێزی دەوەری بارزان دەگەڕێتەوە بۆ ئەو کللتورە بەردەوامی کە بە درێژایی مێژوو هاتووە بۆمان ماوەتەوە خەڵک لەسەرەوە ڕاهاتوون کە پێرەوەی لە دابوونەریتی ناوچەکە بکەن بەوەی کە شێخانی بارزان ڕێنمایی خەڵکیان کردەوە و خەڵکیان تێگەشتانەوە کە سوود و ئازانجی پاراستنی ژینگەچی ئەوانش لە هەستکردن بەو بەرەپرسیارەتی و مەسئولیەتەوە خۆیان بە پاراستنی ژینگەوە گرتووە. ئافرەت زۆر جاوا بە پاشماوەی نانەکان و پاشماوەی خواردنەکان و گواستیتەوە بۆ مەڕووماڵات و یاخود بزنەکیویەکان. ئافرەت وەکو ڕۆلێکی زۆر نەرمونیانی هەبوو بەرامبەر هیچ جیاوازێکی نەکردووە و تەنانەت جاری واش بە ڕێگەیەکی زۆر دوور و درێژی بڕیوە بۆ بەڕێنی دارەوشکەکان.